بەڵێ گفتوگۆی زیاتر دەکەین لەسەر کۆڕبەندی داڤۆس و زیاتر وردەبینەوانێت لە بەشداری کورد و گرنگی کورد لەو کۆڕبەندەدا. بەڕێز دلاوەر ئاژگەیی نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە یەکێتی ئەوروپا، بەڕێزیان بە سوپاسەوە ڕاستەوخۆ لەگەڵمان دەبن. بەڕێز دلاوەر شەوتان باش، سوپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان. دەمانەوێت بزانین گرنگی بەشداری کورد لە کۆڕبەندی داڤۆسدا چییە لای تۆ؟ شەوتان باش، زۆر سوپاس بۆ ئێوەش. گومان لەوەدا نییە کە کۆڕبەندی داڤۆس کۆمەلگای ئاگادارن و چەند ڕۆژێکیش باس کرا لە تەلەڤیزیۆنەکەی ئێوە و لە کەناڵەکانی تریش. کۆڕبەندی داڤۆس کۆڕبەندێکی زۆر گرنگی ئابووری و سیاسی بۆ دوانە سیاسی جیهانیە کە دەرفەتێکە بۆ کۆبوونەوەی بەرپرسانی سیاسی هەندێک جارە ئەمنی و ئابووری جیهان لە یەک شوێن بۆ ئەوەی سەرڕای ئەوەی کە لەوێ چەند وتار پێشێش دەکرێت و باسی ئەو بارودۆخەی دەکرێت کە ئەو ساڵی تا وڵات دنیا پێدا تێپەڕێەوە باسی ئەوژەکری کە چاوەڕی چی دەکرێت و ئەو قێرانەی کە چاوەڕێ دەکەن چین و چۆن دەکرێت هەموو بەیەکەوە پێشگیری لەو قێرانە بکەن و چارەسەریان بکەن. بەشداریکردنی کورد لەو کۆڕبەندە ئاماژەیەکە بەوەی کە کورد لایەنێکی سیاسی و کارتێکەر و خاوەن بڕیارە لە ناوچەکە و بەلای سیاستمەداران و کاربەدەستان و بڕیار دەرانی نێودەوڵەتی گرنگە کە بۆ چوون و ڕای کورد بزانن، بە تایبەتی حکوومەتی هەرێمی کوردستان بزانن لەسەر کۆمەڵێک بابەت گرنگی چ ناوچەیی چ جیهانی کە پەیوەندی بە هەموو لایەکەوە هەیە بۆ ئەوەی بتوانن هاوکار بن چۆن چارەسەری ئەو کێشانە بکەن و چۆن لە بوارەکانی تر وەکو بڵێن ئابووریە، وزەیە، بازرگانیە، تەکنۆلۆژیایە چۆن بتوانن هەڵگۆڕی بۆ ڕوڕا بکەن لە ئەنجامدا هەموو لایەک بگەنە نەتیجەیە کە چۆن بکرێت دنیا بەرەو ئاخارێکی باشتر برن لەوەی کە ئێستا تێیدا هەیە و هەرێمی کوردستانیش کە بەشدارە تێیدا ئەمە ئاماژەیەکی زۆر باشە، ئاماژەی بۆی کە هەرێمی کوردستان گرنگە لە زۆر لە ناوچەکە لە ئاستی نێودەوڵەتی و بەرپرسانی وڵاتانی جیهان بەلانەوە گرنگە کە گوێبیستی ڕاوبوچوونی بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان بن. مەسرور بەرزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەشدارە لەو کۆڕبەندەدا، چەندان دیدار و گفتوگۆی هەبووە لە پانێڵەکان بەشداری کردووە. دەتوانێت چی بکات یاخود دەرفەتێک هاتۆتە پێشەوە بۆ ئەوەی کە سەرۆکی حکوومەت بتوانێت چی بکا لەوێ؟ چۆن کۆنتاکت، چۆن پەیوەندی، چۆن لینکەکانی زیاد بکات، دیبلۆماسیەکانی زیاد بکات، کەناڵەکان زیاد بکات بۆ هەرێمی کوردستان؟ بەڵێ خۆی لە دیپلۆماسی پەیوەندی دوولانە هەیە و پەیوەندی چەند لایەنەش هەیە وەکو ئاشکرایە. لەم چەندەی ڕابردوو ئاستی پەیوەندەکانی وڵاتان بە شێوەیەکی گشتی دەرفەتی تر دروستبووە بۆی وڵاتان بتوانن بەرپرسانی وڵاتان بتوان یەکتر ببینن. یەک لەوان کۆڕبەندی داوۆسێکیان ئەو کۆنفرانسی ئەمنی ئاسایشی ئەڵمانی منشنە و ئەو بوتە ناوەندێکی ئاڵوگۆڕی دیپلۆماسی و پەیوەندی دووقۆڵی زۆر وڵاتان کە لەو کۆڕبەندانە لەو کۆنفرانسانە دەتوانن بەرنامەی خۆیان بخەنە ڕوو لە زۆر ڕووە لەو ڕۆی کە بڵێن بۆ هەردوو لا گرنگە و ئینترست و بەرژەوەندی هەردوو لای تێدایە. بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە لەوەیە بێگومان بە دەستێکی پڕ ڕۆیشتووە کۆمەڵێک بەرنامە و پلان و دیدگای هەیە لەسەر هەرێمی کوردستان و لەسەر دواڕۆژی هەرێمی کوردستان لەسەر ئەو ئاستەنگانەی کە لە هەرێمی کوردستان هەن و چۆن دەتوانێت سوود لە ئەزمون و توانا و ئەو پەیوەندیانە وەرگێت کە لەگەر وڵاتانی تری جیهان هەیەی بۆ ئەوەی بارودۆخی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان باشتر بکات. وەکو گوێمان لێ بووە یەک لەو بابەتانی کە لەوێ باسی لێکراوە سەرڕای بابەتەکانی سیاسی و ئاسایش، بابەتی ئالگۆڕی بازرگانیە، بابەتی دۆزینەوەی بازارە بۆ بەرهەمەکانی هەرێمی کوردستان. ڕەنگە ئێستا هەرێمی کوردستان ئەو بەرهەمەکانی خەڵکێک بڵێت لە واستنین کە بتوانێت وڵات دەرەوەی ئەوە بێت کە هەناردی دەرەوە بکرێت، بەڵام ئەمە یەک لەو استراتیژیانەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان بەتایبەتی لە کابینی ئێستا پێڕەوی دەکا ئەویش دۆزینەوەی بازار بۆ بەرهەمەکانی کوردستان لەبەرەوەی یەکە تۆ نەتوانی بازار بدۆزیەوە بێگومان ناتوانانی تەشجیعی جوتیاران و بازرگانان هەرێمی کوردستان و بەرهێنان بکەیت کە بچن لە بواری کشتتوکاڵ و بەرهێنان ئەنجام بدەن. بەڵام
ئەوە بێنە پێشاوی خۆتان ئەگە بێت و یەک لە بەرهەمەکانی کوردستان بازارێکی باشی ئەوروپی پەیدا بکات ئەوە بێگومان چێ بەرشێ دروست دەبێت لە نێوان بازرگانان بەران و بەرهێنەران و جوتیاران بۆەوەی زیاتر ئەو بەرهەم بێن و بتوان هەناردی دەرەوە بکەن لەو لە ئەنجامدا ئێمە دەتوانین ببینە خاوەنی داهاتێکی ترجگە لە داهاتی نەفت و ئەوە بێگومان قازانجەکەی سوودەکەی بۆ خەڵکو و جوتیارانی هەرێمی کوردستان دەبێت ئەمە یەک لە خاڵەکانە جگەلەوە ڕاکێشانی و بەرهێنانی دەرەکی یەک لەو ئامانجانەیە کە بەڕێ سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان هەوڵ دەدا لەگەڵ بەرپرسانی ئەو وڵاتانە لەگەڵ سەرمایه‌دارانی کە بەشدارن لەوێ قەناعەتیان پێبێنێ کە هەرێمی کوردستان شوێنێکی گونجاوە بۆی تۆ بتوانین و بەرهێنانی تێدا ئەنجام بدەیت هەرێمی کوردستان خاوەنی یاسایەکی باشی و بەرهێنانە بۆ بەرهێنانی بیانی و ئەو ئاسایش و ئەمن و ئارامی کە هەرێمی کوردستان هەیە دەتوانێت وەکو دەواازەیەک بێت نەک هەر بۆ هەرێمی کوردستان بەڵکو بۆ تەماوی عێراق کە لەوێ دەتوانن دەست پێ بکەن و بەرهێنان ئەنجام بدەن و بازرگانی ئەنجام بدەن و کۆمەڵک خاڵی تریش کە بۆ کە جنابی سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان لەوێ لەگەڵ بەرپرسانی ئەو وڵاتانە باسی کردون چ لەگەڵ ئەوانی کە لە ناوچەکەی ئێمە نزیکن چ ئەوەی کە لە ئاسی ئەوروپینیان وڵاتانی دوورتریش لێمە وەکو چین وەکو ئەمریکا وەکو وڵاتانی دوورتر بەڵام لە ئەنجامدا گومان لەو نییە کە بەشداریکردن لەو کۆربەندانە لەو بەتایبەتی لە کۆربەندی ئابووری داڤۆس کۆمەڵک بەرهەمی دەبێت بۆ هەرێمی کوردستان و ئەو بەرهەمانە لە ئێستا ئێمە هەستی پێ دەکەین کە ئەو پێشوازی و ئەو دیدارانی کە بەڕێز سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان ئەنجامیان دەدا لەوێ لە ئاستێکی زۆر باڵەدان لە ئاستی سەرۆکی وڵاتاندان و ئەمە جێگای دڵخۆشیە جگەر لەوەی کە ئاماژەیە کە بە گرنگیدانی ئەو وڵاتانە بە هەرێمی کوردستان باش بەڕێستان نوێنەری حکوومەت هەرێمی کوردستانن لە یەکێتی ئەوروپا و باسی گرنگیدانت کرد بە هەرێمی کوردستان دەمانەوێت بپرسین بزانین لە دیدی وڵاتانی ئەوروپاوە لە دیدی ئەم جۆرە کۆڕبەندانەوە پێگەی هەرێمی کوردستان چۆنە لە چه ئاستێکدایە؟ بەڵێ خۆتان زانن هەرێمی کوردستان لە زۆر ڕێوە گرنگی خۆی هەیە چ لە ڕووی ژێۆپۆلیتیکی لە ناوچەکە و هەڵکەوتێکی هەرێمی کوردستان تێدایە لە ڕووی جوغرافیەوە لەو ناوچەیەکی تێدایە جگە لەوە لە ڕووی ئاسایش هەرێمی کوردستان ناوچەیەکی یەکجار گرنگە بە تایبەتی ئەگەر باس لە ئەوروپا بکەین لەبەرەوەی هەرێمی کوردستان لە ڕووی جوغرافیەوە لە ئەوروپا نزیکە لە ڕووی ئاسایشەوە ئەگەر بێت و ڕوودانێک لە هەرێمی کوردستان ڕوو بدا گۆڕانکارێک ڕوو بدا حتمما ئەوە کاریگەری ڕاستەوخۆی یان نەڕاستەوخۆی لە ئاسایش و ئەمنیەتی ئەوروپا دەبێت نمونەی بەرچاو کاتی هێرشی داعشە بۆ هەرێمی کوردستان و داگیرکردنی بەشێکە لە خاچی عێراق بە تایبەتیکە و کاتێکە لە ناوچەی مووسلۆوانە بوون ڕاستەوخۆ ببوونە مەترسێک بۆ سەر وڵاتانی ئەوروپا ئەوە بابەتی ترۆر بە تایبەتی کە زۆر جار خۆشتان دەیبیسن لە قابلەکانتان چاپی گوتەکان لەگەڵ بەرپرسانی ئەوروپا پەرلەمانتاران بەرپرسان وەزیران ئەم بابەتە دایمەن باز دەکەن بابەتی تر ئێستا زۆر باز دەکەی بابەتی وزەی هەرێمی کوردستان ئێستا بەشێکە لەسەر لا وزەی نێودەوڵەتی و لە ئێستادا نەوتی کوردستان لە نەخشەی جیهان لە نەخشەی نەوتی جیهانیدا ئەگەر بێت و لە دو ڕۆژ دوای ئەوەی کە غازی کوردستانیش بەرهەمەکە گەیشتە ئاستێک کە لە هەرێمی لە ناوی کوردستان پێویستی پێ نەما و لە عێراق پێویستی پێ نەما هەناردی دەرەوە بکرێت ئەوەش دەبێتە کارتێکی زۆر بەهێز لە ڕووی سیاسی و بۆرەمی کوردستان کە بە تایبەتی لە دوای ڕوودانی شەڕی رووسیا ئۆکراینە و دروستبوونی قێرانی وزە لە ئاستی ئەوروپی و لە ئاستی نێودەوڵەتی ئەپیگەریمی کوردستان دیسان بەرەو پێشەوە بردووە و بۆتە جێی سەرنجی بەرپرسانی ئەوروپا. بەڕێز دلاوە ڕاشگەیی نوێنەری حکوومەت هەرێمی کوردستان لە یەکێتی ئەوروپا گەلێک سوپاس بۆ بەشداریت.